لە سلێمانی ژیان بۆ سێ منداڵی تازە لەدایک بوو گەڕێنرایەوە. جوتیارێکی کوردیش بێسۆراغە. سڵاوتان لەبێت. پزیشکەکانی خۆشمان بلیمەتن تەنیا لە ماوەی هەفتەیەکدا لە نەخۆشخانەی دڵی سلێمانی قەستەرەی دڵیان بە سەرکەوتووی بۆ سێ منداڵی تازە لەدایک بوو ئەنجام داوە. ئەم جۆرە قەستەرە بۆ ئەو منداڵانە دەکرێت کە لە زگماکەوە نەخۆشی دڵیان هەیە و بۆریەکانی دڵیشیان پێچەوانەیە. دکتۆر خالید نەجیب ئەندامی هۆبەی قەستەرە لە نەخۆشخانەی دڵی سلێمانی بە 964 وت ئەگەر قەستەرەکە لە ڕۆژانی سەرەتایی تەمەنی ئەو منداڵە نەکرێت بە ئەگەرێکی زۆرەوە لە هەفتەی یەکەمی تەمەنیان گیان لەدەست دەدەن. بۆیە قەستەرەکە دەبێتە هۆکاری گەڕانەوەی ژیان بۆ ئەو منداڵانە. لە ئێوارەی دوێنێەوە کە چۆ بۆ ئاودانی زەویە کوشتتوکاڵەکەی جوتیارێکی گوندنشینی ناحەی پردێ بێسۆراغا. پۆلیس گومان دەکات لەلایەن چەکدارانی داعشەوە ڕفێنرابێت. جوتیارەکە کوردە و ناوی ڕابەر حوسێنە. مۆبایلەکەی داخراوە و دەنگ و ڕەنگی نییە. ئەوەی هەیە ماتۆڕەکەیەتی لەسەر زەویەکە جێ هەڵراوە. سەرچاوەیەکی بەرپرس لە بنکەی پۆلیسی پردێ بە 964 وت لەلایەن کە سوکاری ئەو جوتیارەوە ئاگدار کراونەتەوە بە هاوکاری خەڵک هەڵمەتێکی گەڕانیان لە شوێنەکە ئەنجام داوە، بەڵام تەنیا ماتۆڕەکەیان دۆزیوەتەوە. دانیشتوێکی گوندی قامیشەی سەربەناحەی ئاخجەلەر بەهۆی دەستکاریکردنی کارەبای ناو حەوزی ماسی گیانی لەدەستدا. ڕووداوەکە بەیانی ئەمڕۆ شەمە ڕوویداوە بە ئومێدیمانەوە لە ژیان کە سوکاری ڕاستەوخۆ بردویانەتە نەخۆشخانە، بەڵام هەوڵەکەیان بە ئامانج نەگەیشت و گیانی لەدەستدا. نەبەس حەمەخان پزیشک لە نەخۆشخانەی گشتی تەقتەق بە 964 وت هاوڵاتیەکە ناوی دلێر بەهادینە و تەمەنی 30 ساڵە و تەرمەکەی ڕەوانی پزیشکی دادی کۆیەکراوە. ئەگەر جاران زاوا 40 مسقاڵی بۆ بوو بکردایە ئێستا بە زۆر دەتوانێت دە بۆ 15 مسقال بکەن. ئەمە قسەی سەرزار و بنزاری زەرەنگەرانی هەولێرە. ئاڵتون بەرزە و مەعاشیش دوا دەکەوێت. ئەمڕۆ لە هەولێر یەک مسقال زێڕی عیارە 24 بە 605,000 دینارە، لە بەرامبەریدا یەک مسقاڵی عیارە 18 بە 455,000 دینارە. سێڤین ئیبراهیم زەرەنگەرە و لە هەولێر بە 964 وت بەراورد بە ساڵی ڕابردوو یەک مسقاڵی زەڕی عیار 21 زیاتر لە 150,000 دینار چۆتە سەر نرخەکەی. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.